بۆ گفتوگۆتنی زیاتر سەبارەت بە بارودۆخی عێراق و پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئەسیر ئەڵشەرع لە کۆڵەری سیاسیمان کردووە. بەڕێز ئەسیر ئەڵشەرع بەخێر بێ. عێراق چۆن دەتوانێت بەرژەوەندی ئابووریەکانی بپارێزێت؟ سلااو ڕێز بەلای خۆی بەخشدەی بهێرابان عێراق ئەمڕۆ بەڕاستی لە تەنگژەدایە لە نێوان ئەمریکا و عێراقدا ئەو ڕێکەوتنەی چوارچەوەی استراتیژی هەیە کە عێراق پێویستە پابند بێت بەم ڕێکەوتنە. لە هەمان کاتدا ئەمریکاش پێویستە پابند بێت بە هاوکاریکردنی عێراق بۆ ئەوەی کەوا ئاستەنگەکان تێپەڕێنێت، بە تایبەت ئاستەنگا ئابووری و ئەمنی و بازرگانیەکانن. ڕێکەوتنی استراتیژی بابەتەکە ئەمنی نییە بەتەنیا ئابووریە و تەواوی کەرتەکانی دەوڵەت دەگرێتەوە. بۆیە ئەمڕۆ عێراق بەڕاستی لە بەردەم تەنگژەدایەکی ڕاستەقینەدایە، بە تایبەت دوای هەڵبژاردنەکانی ئەم دوایە سەرکەوتنی ئەو پێی دەگوترێ حکوومەتی چوارچەوەی هەماهەنگی حکوومەتی سوودانی لە بەردەم تاقیکردنەوەیکی سەختدایە. بۆیە پێویستە ویلایەتە ئەمریکا تاکەلایەنە کە دەتوانێت هاوکاری عێراق بکات بۆ ئەوەی کە لە بابەتی دۆلار یارمەتی بدات، بابەتی بەرزبوونەوەی بەهای دۆلار هاوکات بوو لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی سوودانی. بۆیە تاکەلایەن کە یارمەتی عێراق بدات ئەمریکایە، ئەمەش بە اعترافی لایەنە شیعەکان خۆیان کام قسەیان کردووە ئەمریکا دەتوانێت هاوکاری عێراق بکات لەم قۆناغە هەنووکەیەدا. بۆیە لە ڕابردوودا لەمان کاتدا پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا جۆرێک لە گرژی هەبووە لەگەڵیاندا، بەڵام ئێستا پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بە سازش هەیە، پێویستمان بە لێک نزیک بوونەوەی زیاتر هەیە بۆ ئەوەی کەوا عێراق بتوانێت لەم تەنگژێ لە قوڵایی تەنگژەکانە دەرچێت، بە تایبەت تەنگژەی ئابووری کە عێراق پێدا تێپەڕ دەبێت. بەڵێ ببرە ئەگەرە و دەنگەی دێتە ستۆدیۆ بێزارتانەکە بە هاوکاران و دەنگەکە ڕابگرن ئەگەر گرفتێک بۆ بەڕێستان دروستەکە. پرسیاری دیکەم ئەوەیە کە کەوا بێت دەتوانین بڵین لە بەرژەوەندی عێراق ڕێکەوتنیی ئابووری لەگەڵ ئەمریکا هەبێت؟ بەڵێ لە قۆناغەدا دەکرێت بڵێن کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستە هاوکاری عێراق بکات. دۆلار وەکو دەزانن دۆلارەکە دۆلاری ئەمریکیە، تاکەلایەنەکە ماماڵی پێوا دەکات عێراقی ئەمریکا دەتوانێت تاکەلایەنەکە هاوکاری عێراق بکات. عێراق وڵاتانی دراوسەی تاقی کردوتەوە بە شێوەی پێویست، بە شێوەیەکی ڕاست و دروستە یارمەتی عێراقیان نەداوە، بە شێوەیەکی ڕاست و دروست بە تایبەت لە کەتی ئابووریدا یارمەتی عێراق بەت نەدراوە. بۆیە ئەمڕۆ ئێمە دەکرێت بڵێین کە لە هەمان کاتدا لێرەوە دووپاتی دەکەینەوە. بەشێک لە سیاسەکانی شیعە گوتویانە ئەولانی کە هاوکاری عێراق بکات لەم قۆناغە هەنووکەیەدا بریتە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە بەدڵنیاییەوە دووپاتی دەکەمەوە ئەمریکا ئەولانەیە کە دەبێت یارمەتی عێراق بدات، دەشتوانێت یارمەتی عێراق بدات هاوکاری عێراق بێ بۆ تێپەڕاندنی ئەو تەنگژەی کە هەیە، ئەو پەیوەندیانە جارێکی کە بچنە ئاستێکی باڵاتر بۆ ئەوەی کە عێراق لە تەنگژەکان دەرچێت و لەو تەنگژەی کە هەیە. هیچ فشار و ئاستەنگێک هەیە لە بەردەم ڕێکەوتنی ئابووری ئەمریکا و عێراق، هەر ڕێکەوتنێکی دیکە لە نێوان ئەمریکا و عێراقدا؟ بەدڵنیاییەوە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا فشار هەیە بە لەلایەنی وڵاتانی دراوسێەوە. دەسوادانێکی مەترسیدا لە کاروباری عێراقدا هەیە. هەندێک دەوڵەتی هەرێمی کە هەن بەڕاستی ڕەنگە ببنە کۆسپ لە بەردەم پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بۆ ئەوەی کەوا پەیوەندێکی ڕاستەخۆ لەگەڵ ئەمریکا نەبێت. بینیمان بە چای خۆمان بینی وەزیری دەرەوەی ڕووسیا بەڕێز لاڤرۆڤ سەردانی بەغدای کرد، پێشنیازی بۆ حکوومەتی عێراق کرد، زۆرێک پێشنیازی کرد. بۆیە بێگومان پەیوەندەکانی عێراق و ئەمریکا لەم بابەتەدا ڕەنگە جۆرێک کۆسپی بێتە پێش، بەڵام دەکرێت بڵێن عێراق خۆیان بڕیار بدەن، بە تایبەت کە شاندێکی ئابووری بە سەرۆکاتی بەڕێز فواد حوسێن سەردانی ئەمریکا دەکات بۆ ئەوەی کەوا لێکتێگەشتنیەکی زیاتر هەبێت بۆ میکانیزمەکان. ئایا چۆن دەتوانێت هاوکاری عێراق بکاتە بۆ ئەوەی کەوا عێراق لەم تەنگژە ئابووریە دەربچێت، سەقامگیرەشی ئابووری هەبێت بۆ بەهای دۆلاریش لە هەمان کاتدا. ئەمڕۆ عێراق بەڕاستی لە تەنگژەدا لە ڕووی ئابووریەوە بینیمان کە چووڕیدا. بۆیە ڕەنگە وەبەرهێنان لە خۆی عێراقدا هابێت. ئەمە بە یارمەتی چێ؟ بە یارمەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا چەند لەوە تێدەگات کە عێراق دەوڵەتێکە ڕەنگە ناچار بێت پەیوەندی لەگەڵ هەندێک وڵاتە بێت کە لە چوارچێوەی خواستەکانی ئەمریکا شانە بن؟
يعني شوف اليوم سیرکە ئەمڕۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کاتێک عراقی ئازاد کرد لە دیکتاتۆریەت لە ڕژەمی پێشووی عراق دەبێت کە ئەرچی خۆی تەواوکە ئەمریکا ناکرێت کەساتێک بێڵێتەوە کە سوود بە عراق ناکەینێت بەڕاستی گەلی عراق زۆری چەشتوویە دیکتاتۆریەت گەمارۆ شەڕی هەرەمەچی چەشتوویەکی عراقێک بەڕاستی بێئومێد بوون لە تاکڕاوی هەندێک لە سیاسیەکان بەڕاستی کە بێکەڵکن ئێمە بۆ نمونە کە باس دەکەین کە زۆر دوور نییە باسی ئەزمموی هەرێمی کوردستان دەکەین لە بەغدا بەشێک لە پارێزگاکان کاتێک دێنە هەرێمی کوردستان دەبینین ئاوەدانی لە هەرێمی کوردستان هێگە ئاوەدانێکی بەردەوام هەیە بەڵام هەندێک دیمەند دەبینین بەڕاستی ئێمە زۆر پێی خۆشحاڵین پێویستە ئەزمموی هەرێمی کوردستان لە تەواوی پارێزگاکانی عراق جێبەجێ بکرێت بۆیە ئەو تاکەلانەی کات دەکرێت یارمەتی عراق بدات ئەمریکایە کام کارە بکات چونکە ئەو ئەمریکا عراقی ئازاد کردووە دەبێت ئەرچی خۆی تەواو بکات ئەمریکا بووکەوە بەشێک لە سیاسەکانی کردە دەسەڵاتدار کە ئێستا لە بەغدا بوونەتە دەسەڵاتدار بەسەر عراقەکاندا بۆیە کاتێکا سیاسەتێکی گەندەڵکار هەیە پێویستە بگۆڕدرێت دەبێت دوور بخرێتەوە تاکەلایەن دەبێت ئەم کارە بکات هەر ئەمریکایە لە هەمان کاتدا لەگەڵ بەشێک لە وڵاتانی دراوسەیەکە هاوکاری عراقیان کردووە دەبێت لە هەمان کاتدا هاوکاری ئەمریکا بکەن لە یارمەتیدانی عراقا بۆ تێپەڕاندنی ئەو تەنگژە تا چەند دەسوەردانی دەرەکی هەیە لە عراقدا لەوەی عراق سەقامگیر نەبێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریشەوە دەستوەردانە دەرەکیەکان لە عراقدا زۆر مەترسیدارن دەکرێن بۆ نمونە پاسپۆرتی عراقی لە دۆ خراپترین دۆخیدایە لە لیستی دواوەی لە کۆتایی لیستەکەدایە دەستوەردانەکان ئەگەر هاتو ئەرێنی بێت بەڕاستی عراق با دۆخەکەی باش دەبێت کاتێک باسی بۆ بەرهێنان دەکەین بۆ بەرهێنان لە عراقدا خراپە لە بە خراپترین دۆخیدایە بەهۆی ئەوەی کەوە بەشێک لایەن قبوڵیان یەکە کۆمپانیا بیانەکان لە عراقدا کار بکەن باسی کارەبا بکەین لە عراقدا هەندێک دەوڵەتەن قبوڵی ناکەن کەوە کۆمپانیا بیانیەکان لە عراقدا کار بکەن دانەوێن ئەوان کۆنتترۆلی هەموو شتێکی دۆخی عراق بکەن دۆخی وزەی عراق بکەن بۆیە کاتێک عێراقە ئەم دەسوەردانە تێدەپەڕێنێت ئەو کاتە عێراق دۆخەکەی زۆر باش دەوێت من باسی هەموو عێراق دەکەم نەک تەنها پارێزگایەک دوو پارێزگا باسی هەرێمی کوردستانیش دەکەم لە هەمان کاتدا پێویستە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە هەموو دەستوەردانە دەرەچەکان دوور بێت ناکرێت هیچ پارێزگارێک تەنانەت هەرێمی کوردستانیش بۆ ئەوەی کەوە هیچ دەستوەردانێک هەبێت لەلایەن وڵاتانی دراوسێەوە بۆ دۆخی کاروباری عێراقەکە پێشێلی سەروەری عێراق بکات و بێوێت تۆڵە لە عێراقیەکان بکاتەوە عێراق پێویستی بە هاوکاری و یارمەتیە پێویستە دەرچێت لە کێشەکان دەوڵەتێکی خاوەن سەروەری بێت بەڵام بەو مەرزەیەکەوە سیاسی عێراقیەکان یەکگرتوو بوون یەک هەڵوێست و یەک بن ئەسیر ئەلشەرح لە کۆڵەری سیاسی لە ستودیۆکەمان ئامادە بوویت سپاس بۆ شرۆڤەکانتان و بەخێرات شكرا جزيلا